تا ئەم چرکە ساتەش دیار نییە محەممەد عەلاوی و کابینەکەی چی لێ بەسەردێ سبەی پەرلەمان کۆ دەبێتەوە دەنگی پێدەدەن یاننا چونکە هەتا ئێستا محەممەد عەلاوی وازی لە ئەوە نەهێناوە لە قسەکانی خۆی و پابندبوونی خۆی بە دەستورەوە ناکات. بۆچی تا ئێستا دیار نییە ئایا حکوومەتەکەی سبەی پەرلەمان دەنگی پێدەدا یاننا کورد هەڵوێستی چییە؟ هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتەکەین بە میوانداری بەڕێز محەممەد شاکر پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی پارتی کە ڕاستەخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. کاک محەممەد شەوتان باش بۆ خۆ دەزانی کەمتر لە سەعاتێک ماوە بۆ ئەم شەو کە کۆتایی پێبێت ئیتر بۆ دوای ئەوەش ڕەنگە 12 سەعاتێک مابێ بە بڕوای تۆ هیچ جۆرە ڕێکەوتنێک یان محەممەد عەلاوی لە کەلی شەیتان هاتۆتە خوارێ و ڕێککەوتنێک لەگەڵ کورد و سوننەدا بکە؟ زۆر سپاس کاک حاکم سڵاو لەوە بەڕێستان و بۆ بینەرانی خۆشەویست. طبعا محەممەد تەوفیق عەلاوی دوای ئەوەی کە ڕۆژی پێنجشەم دانیشتنەکە نەکرا و دانیشتنەکە تەئجیل کرا بۆ ڕۆژی شەممە و دواتر داوای تەمدیدی کرد تەئجیلی کرد بۆ ڕۆژی سبەینی یەکشەم هەر بۆ ئەوە بوو مفاوەزات و دانوستان بکە لەگەڵ لایەنەکان چونکە مووقف و هەڵوێست دەرکەوت لە ڕۆژی پێنجشەمەوە کە عەدەدێکی ژمارە ئەو ژمارەیە نەبوو بتوانی متمانە بەدەستبینی ئەوەی کە لەگەڵ تەمریری کابینەی محەممەد تەوفیق عەلاوی بوو 100 پەرلەمانتارێک بوو 110 پەرلەمانتارێک بوو ئەو پێویستی حتا جەلسە عەقدبی پێویستە 166 پەرلەمانتار ئامادەبی ئەوە لەو کاتەوە لە ڕۆژی جومعە و شەممە سبەینێش تا جەلسەکە دەبەسترێ دانوستان بەردەوام دەبی و مفاوەزاتیش عادەتەن دانوستانی کاتژمێرە کۆتاییەکان عادەتەن گۆڕانکاری بە هەڵوێستەکان دێ ئێمە بینیمان ڕۆژی پێنجشەم کوتلەی سادقونی سەر بە ئەصحاب ئەهل الحەق یان قەیس الخەزعەلی سەرەتا لەگەڵ بەڕێز محەممەد تەوفیق عەلاوی نەبوون بەڵام دواتر بڕیاریاندا کە دەنجی بۆ بدەن هەڵوێستیان گۆڕا کە 15 پەرلەمانتارن. مەبەستم ڕۆژی جومعەش مفاوەزات کراوە دانوستان کراوە ڕۆژی شەممەش کراوە سبەینیش بەردەوام دەبی لەسەر ئەوەی ڕادەوەستی محەممەد تەوفیق عەلاوی ئەگەر لەسەر هەمان هەڵوێستی خۆی مسڕبی بە دڵنیاییەوە دەنگ بۆ کابینەکەی نادرێ باشە بەڵام ئەگەر تەنازولاتی کردبی و تەفاهم و اتفاقی کردبی لەگەڵ لایەنەکان ئەوە احتیمالی هەیە کابینەکەی تەمریر زۆر باشە. کاک محەممەد ئێوە گوتان هەموو ئەگەرەکان لە 2 سەعاتیشە هەمووی کراون کەواتە یانی هەدات تا 2 سەعاتەکانیش دەبێت چاوەڕێبین بەڵام ئەگەرێک هەیە باشە ئەگەر هات و شیعە و سوننە بە جۆرێک لە جۆرەکان ڕێککەوتن ئەمەش ئەگەرە لەم حاڵەتەدا کشمەلیک لە کورد ناکرێت. خۆی کاکە حاکم یعنی ئێمە بە پێی دەستور ئەگەر باس لە دەستور بکەین ئەگەر باس لە پرۆسەی دموکراسی بکەین ناکرێ مکەونێک پێکاتەیەکی سەرەکی کە نەتەوەی دووەمە پێکاتەی کورد تەهمیش بکرێ ئەوە پێچەوانەی دستورە و بەڕاستی خودی محەممەد تەوفیق عەلاوی و ئەو کوتلانەش کە پاڵپشتی دەکەن کە کوتلەی سائیرونە بە دەرەجەیەک دواتر بەشێکی زۆر لە کوتلەی فتح ئەوانیش بە هیچ شێوازێک لەگەڵ ئەوە نین کە پێکاتەی کورد فرامۆش بکرێ بەڵام دەمینێتەوە لەسەر اتفاق لە کورد بە چ مەرزێک ڕازیە ئەو چ مەرزێک فەرز دەکە. طبعا ئەوەی محەممەد تەوفیق عەلاوی دەیویست زووتر ئەوە بوو کە ئیرادەی خۆی فەرزکە کورد بە هیچ شێوازێک بەو بوچوونەی ئەو بەو ڕەیەی ئەو ئامادە یعنی ڕازی نەبوو ئێمە کەسمان بەشداریمان نەکرد تەنها یعنی لە کۆی نێزیکەی 6 پەرلەمانتار احتیمالە 4-5 پەرلەمانتار قەناعەتیان بە بوچوونەکانی محەممەد تەوفیق عەلاوی بوو کەواتە دەتوانین بڵێن کورد یەکدەنگە سەبارەت بەو هەڵوێستە ئەگەر کورد یەکدەنگبی بە دڵنیاییەوە محەممەد تەوفیق عەلاوی ناتوانی حکوومەت پێکبینی بەبێ مکەونی کوردی بۆیە یعنی پێویستە لەسەر محەممەد تەوفیق عەلاوی ئەگەر بیەوێ کورد دەنجی بۆ کابینەکەی بدەوە کابینەکەی تەمریربی پێویستە سەبارەت بە کورد دوو شت لەبەرچاو بگری یەکەم ئەو وزاراتانەی کە تەخسیس کراوە بۆ کورد یان کە تەخسیس دەکرێت بۆ کورد پێویستە خودی یعنی کوردەکان مؤسساتی فەرمی هەرێمی کوردستان دەستنیشانی بکە نەک با بڵێن محەممەد تەوفیق عەلاوی فەرز بکە لەسەر کوردەکان ئەوە خاڵی یەکەمە. خاڵی دووەمیش
لە مینهاجی و زاری خۆی لە بەرنامەی حکومی خۆی پێویستە هەڵوێستی بەڕوونی باس لە هەلوێستی خۆی بکە سەبارەت بە ئەو مەلەفاتانە بەو کەیسانەی کە یعنی ئەو کەیسە هەڵپەسێردراوانە مەلەفاتی عالق لەگەڵ هەرێمی کوردستان کە ئێمە مینهاجی و زاری ئێمە حتى لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان دوو لیژنەمان پێکێنا و کۆمەڵێک تێبینیماندا لیژنەی معنی چاوەڕوان دەکەین سبەینێ کە من بەرنامەی حکومی دەخیندرێتەوە ئایا ئەو ملاحەزاتانە ئەو تێبینیانە جێبەجێ کراون یانە ئەگەر ئەو تێبینیانە کە طبعاً ئێمە تەکەسمان کردوتەوە تەکیدمان کردوتەوە لەسەر مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان ئەگەر ئەوەش جێبەجێ نەکە بە هەمان شێواز دەنگ بۆ کابینەکەی نادەین. باشە کاک محەممەد ئێوە وتان کە عەلاوی ناتوانێت خۆی ببوێرێ لە جێبەجێکردنی دەستور بەڵام ئەوەی ئاشکراشە لە 2005ەوە هەتا ئەم چرکە ساتەی کە قسەی تێدا دەکەین ئەوەی پابندە بە دەستورەوە تەنها کووردە دەسەڵاتدارانی عێراق هیچ وەختێک پابند نەبوون بە دەستور هێنانی خۆیشی لە دەرەوەی دەستورە کەواتە ئەوەی کە پابندە کووردە ینی کورد پابندە بە دەستورەوە تەنانەت کە ئەڵێن دەوڵەتی عێراقی فیدرالی ئەوە هەر کوردی ژواڵێ خۆ تا ئێستا جۆمان لێ نەبووە لە بەغداوە بڵێن دەوڵەتی عێراقی فیدرال کەواتە تا چۆ ئەمە ڕاستە پابند بوون بە دەستور ئێمە دەستی پێوە بگرین. کاک حاکم قسەکانی جەنابەت دەیڵێ هەمووی زۆر ڕاستە بەڕاستی ئەو عەقلیاتەی کە تا ئێستا لە 2003ەوە تا ئێستا حکومی عێراقیان کردووە کەسیان دەتوانین بڵێم کەسیان ئیمانیان بە فدرالیەت نەبووە ئیمانیان بە دەوڵەتی ئیتیحادی نەبووە حتا لە دەستوریش کە عێراق وەکو دەوڵەتێکی فدرالی سیستەمەکەی هەڵبژێردرا زیاتر ئەوە بوو کە هەرێمی کوردستان وەکو دیفاکتۆ وەکو واقع بوونی هەبوو بە بەڵگەی ئەوەی دواتر بۆ نمونە بەسڕە هەوڵیدا فدرالیەک هەرێمێک دروست بکە ئەوە هەموو ڕێکارە یاسایەکانی گرتە بەر بەڵام ئامادە نەبوون و تا ئێستاش ئامادەنین بڵێن دەوڵەتی ئیتیحادی دەڵێن دەوڵەتی مرکزی قسە چوونەکانی جەنابەت تەواوە بەڵام ئەوە لە ڕووی ئیدارەدانی موئەسەسات لە ڕووی یعنی دەنگدان لە ناو پەرلەمان ئێستەمە لە ناو پەرلەمانیش خۆ ئەگەر بە دەستوربی پێویستە ئێستا ئەنجومەنی فدرالیش لە پاڵ ئەنجومەنی نوێنەران بوونی هەبا بۆ ئەوەی مثلەن هەرێمی کوردستان ئەگە بە بڕیارێک ڕازی نەبا لە پەرلەمان دەرکرابە لە ئەنجومەنی فدرالی توانی با ڕەتی بکاتەوە کە یەک لە مەظاهری فدرالیەت ئەوەیە ثونائیەت السوڵتە تەشریعیە کە پێویستە دەسەڵاتی یاسادانان دوو دەسەڵات هەبی دوو ژوور هەبی ئەوەی جەنابەت دەڵێی ڕاستە بەڵام بەڕاستی ئەو کابینانەی پێشتر کە پێک هاتوون تا ئێستا هیچ جار مکەوینی کوردی تەهمیش نەکراوە ئەمن باس لەوەی دەکەم یعنی هیچ حکوومەتێک پێک نەهاتووە کە کورد وزارەت وەرنەگری و کورد بوونی نەبی یان ڕئیس کۆما بەسەر با بڵێن سەر و کۆماری هەیە ڕاستە جێگیری سەرۆک ئەنجومەنی وەزیرانی هەیە و چەندین وزارەتی هەیە بە پێی ئیستحقاقی ئینتیخابی خۆی ئەوەی ئێستا محەممەد تەوفیق عەلاوی دەیەوێ بیکە بەڕاستی ئەوە هەر کۆتایی هینانە بە یعنی بە یعنی هەموو شتێک ئەگەر شتێکی کەم مابی مافێکی کەم مابی بۆ هەرێمی کوردستان کە وەزیرێک دەستنیشان کە ئەوەشی لێ بسەندرێتەوە معنایەوە ئەوە زۆر باش دیموکراسی یعنی ئەبجەدیاتی دیموکراسیش تطبیق نابی بەستم ئەوەیان تا ئێستا ئەوە نەبووە و حالەتە نەبووە کە وەزیریش بۆ کوردا بنرێت زۆر باشە بەڕێز محەممەد شاکر پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی پارتی ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکان.